ئێمە داوای زیادکردنی کورسی دەکەین کورسی خۆڕایەوە کورسی پارالێلیش ینی ئەو بەشانی وەرگیرا هیچ بەدڵی مەنیەوە هیچ چاوەڕێ نەبوون کە لەو بەشانە وەربگیرێن ینی هەموو قوتابێک هەموو قوتابێک ینی هیچیان چاوەڕێ نەبوون لەو بەشانە وەربگێن پار ینی هەر زۆربەی بەشەکان ینی زۆر بەشێت 4 دەرەجە فەرقی کرێت 4 دەرەجەی معدل پارنەوەتی وەرگرتی ئەو ساڵ 94 ینی ئەمن پار نەوەتم هینا بەس تەحسین معدەلم کرد لە پەرستاری بە پارالێل وەردەگیرام گوتم نا بە ئەمندا بنیشمەوە بەشکم ساڵێککە بە خۆڕای وەربگیرێم ئەو ساڵ دانیشتیمەوە بە پارالێلیش وەرنەگیرایمە ینی پڕم کردەوە بە پارالێلیش بە 93 وەرنەگیرایمە ینی هیچ ماخۆز نییە و داواکارم لەلایانی بەرپرس کورسیەکانمان لۆ زیاد بکەن ئەو بە خۆڕای و ئێستش لە بیالۆجی پزیشکی گەڕایمەوە بەنەوە ینی لە بیالۆجی پزیشکی بە 93 لە من دەرناوم کڕێتەوە کە پار نمرەی لە من کەمتر بە خۆڕای وەرگیرە ئێستا نمرەی من بە پارالێل وەرگیرا لەوەندە. نمرەی من 99 و لە بەشی پزیشکی ددان نام هاتەوە 99 ینی 1 پوینتم لە چوارەمی سەرڕاستیارم کەمترە دەبووە لە پزیشکی گشتی نامان بێتەوە حەزشمان لێ بوو ینی کێشەکە بەس لە ئیمن و 99 ئەوانن ینی لە 33,000 تەڵەبەی کەس ڕازی نییە لە نایە خۆ 33,000 تەڵەبە ینی لە 3 ڕۆژە بەس خۆپیشاندانی دەکەن هاتە ستێژ زۆی دەرێوەڵا من هەست کەم کرایەوە دەردەسان زۆی نهات وەرە داخەوەی ئەم ساڵەکەم خیندیە خۆمادی کردیا هاتە ئەو هونێری خۆیان نیە من هەست کەم کرایەوە هەر ئەوە بەس سارکردنەوەی تەڵەبێ ئەگەنا من بەو دەرەجە زۆرەی ئەم بێمێرە خۆپیشاندانی بکەم ئەو زۆر ناڕەوە وڵا زۆر هەر تو شۆک بینە بە تایبەتی ئەو دەرەجانێ من کە لەو خۆیان و پزیشکی گشتی دانابوو هەر ئەوانەش ساربینەوە ئێستا دەخینێن تەڵەبانە پۆلی 12 ئەوانە ئێکاکە دەن ئەوە 99 هینا نەبیتە ینی ئیلا یەکەم دووەم بینی عیت بکەن خۆی لا یەکەم نابینە گەمانێ بینە دکتۆر یان دەبی پارەت هەبی پارەی بدەیە تاپسی یان دەبی یەکەم بێ ئەو خە هەردووش ناکرێتن دەبی مراعاتمان بکەن ئەو کورسانەی کەمیان کردیا سەر زیاد وەچ خۆی لێکەن واگە زیادیش نەکەن.